لە کۆبنەوەکە یەکەم جار گوێی لە هەموو بەڕێوەبەری بەشەکان کرد هەر یەکێ کەم و کورتی لە چی هەیە با باسی بکات دوایەوە کە گوێی کرد خۆی وتەی تایبەتی خۆی هەبوو لەو تەکانی کۆمەڵە ڕێنمایی باشی تیا بوو داوای لە هەموو دەستگا ئەمنیەکان کرد بە تایبەتی دەستگا لۆجستیەکان کە ئەمیت خەتاب عومەر فەرماندەی پۆلیسی پارێزگای کەرکووکە مەلەف ئەمنیش دەستیم پۆلیسی پارێزگای کەرکووک کراوەکرێ هەمووتان ئەبێ هەماهەنگ بن لەگەڵی هاوکاری بن هیچ گیر و گرفتێکی نابێ بۆ دروست بکەن بە هیچ شێوەیە تەنانەت وتی ئێمە گەر بێت و هەر دەستگایەک هاوکار نەبێ لێی قبوڵ ناکەین ئەگەر بە تەواوەتی پشتگیری لە پۆلیسی کەرکووک نەکا بە هەموو شێوەیە مەسەڵەن ئێمە باسی کۆمەڵێشتمان کرد کەم و کورتی لە ئالیات کەم و کورتی لە تەخەمەنی لە چەکی کۆن چەکی کۆنمانەیە کەم و کورتی لە هەموو شتێک ئەوەی کەم و کورتیمانەیە هەمووی وتی بکەنە نووسراو بۆمانی بنێرن لەوێ کۆمەڵێک لە یاریدەدەرەکانی خۆشی هێنابوو بۆ کۆمەڵێ شؤونیداری شؤونی مالی شؤونی استیقبالات ینی شؤونی تەفتیش هەموو ئەمانەی هێنابوو بەس بۆی جۆ بگرن ئەوان کەم و کورتەکان بنووسن لای خۆیان بۆی بەرزی بکەنەوە وتی لەگەڵ جەنابی سەرۆکی وەزیران شەقساکەین بۆ ئەوەی بۆ کەرکووک باشترین ئیش بکەن فەرماندەی پۆلیسی پارێزگای کەرکووک بەڕێز ئەمیت خەتاب عومەر باسی لەوە کرد کە ئێمە ڕێژەی تەواوی خۆمان کەم و کورتیمانەیە لە ڕێژەی تەواوی خۆمان بەڵام ئەگەر ڕێژەکەیش پڕ بێتەوە بەوە هێشتا کەم و کورتیمانە بێ وادی داوتی ئەوە ڕێژەکەتان بۆ پڕکرێتەوە لەبانەوەشەوە چیمان پێ بکرێت بە زیاتر بۆ کەرکووک 4500 پۆلیسمان نووسان